بڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیا خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پێدان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە ڕیفراندۆم و دەرەنجامەکانی دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئەنجامدانی ڕیفراندۆم چی بۆ کورد بسۆگەر دەکات؟ ئایا کورد لە نێوخۆ دەرەوە خۆی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ئامادە کردووە؟ ئایا هەرێمی کوردستان بەرگەی دەرەنجامەکانی ڕیفراندۆم دەگرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. لە هەموو ئەو هەرێمانەی کە مەبەستیان وەرگرتنی سەربەخۆیی بێ یاخۆ بڵێن جیابوونەوە بێ لە وڵاتێک کە تێئەژین لە هەموو شوێنێکی لە جیهانەوە بووە. ڕیفراندۆم بەگشتی بڵێن ڕاپرسی خەڵکی بووە بۆ ئەوەی نێتی خەڵکیوە بگرن بزان جیابوونەوە هەڵەبژێرن وەکو بڵێن سەربەخۆیی هەڵەبژێرنە و دووهەم ئەو کەسێک ڕیفراندۆمەکە ئەنجام دەدات ئەجێندا و بەرنامەکەی وازەح بێ و ڕیفراندۆم لە پێناوی سەربەخۆییدا بێ، یعنی نابێ بڵێ باگراوەندێکی کە لە پشتی ڕیفراندۆمە نەبێ. بۆ نمونە باشووری سوودان بە نمونە بێنینەوە ئەم ساڵانەی پێشووکە ڕیفراندۆمیان ئەنجامدا پشتگیرێکی نێونەتەوەییان هەبوو یەکەم، دووهەم مەبەست لێ ئەوە بوو کە بە ئاشکرا وتیان ئێمە بۆ سەربەخۆیی باشووری سوودان ڕیفراندۆم دەکەین. ئەو بوو زۆرینەی گەلێ سوودان باشووری سوودان بڵێن دەنگیان بە ڕیفراندۆمەکە بە بەڵێدا لە کۆتاییە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ دەرکەوتن. کاتە مەبەستی ڕیفراندۆم بە مەبەستەکەی وازەح بێ بۆ ئەو خەڵکە بزانێت کە چێتە سەر سوودقی دەنگدان بۆچی بانگیان کردووە، نەگەانی تۆ لە دوای ڕیفراندۆمەکە نەتیجەیەک نەبێت، چونکە ئەمە وا دەرئەکەوێت ئەمەکە ئێستا لە کوردستان وەکو خۆیان ئەڵێن ڕیفراندۆم ئەکەن بەڵام مەبەستیشیان سەربەخۆیی نییە. کەواتە ئەمن وایێت یەکەم وەکو کارتێکی فشار ئەیخەنە گیرفانیان بەردەوام حکوومەتی عێراقی و سەرۆکوەزیرانی عێراقی پێ بدرسێنن بڵێن بۆ نمونە لە سەدا هەفتایان لە سەدا هەشتای میلەتی ئەمە داوای سەربەخۆیی کردو کارتەکەی لە گیرفانمانایە بەردەوام بەم کارتە ئەوانیش پێ بترسێنن. لەوە زیاتر نێژینا دەبوو ئەگەر مەبەستیان سەربەخۆیی بە یەکسەر بیان تا ئێمە ڕیفراندۆم ئەکەین بۆ سەربەخۆیی باشووری کوردستان و سنووری ئەو سنوورەشی کە ئەیانوێ ڕیفراندۆمێتیا بکەن سنوورەکەی ئاشکرا بڵێن ئایا هەرێمی کوردستانی ئێستاە یان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیشە. چونکە ئەگەر ڕیفراندۆم تەنها لەسەر هەرێمی کوردستانی ئێستا بێ کەواتە لە ساڵی 1970ەوە تا ئێستا خەڵک بە بەلاش کوژراوە، شۆڕش بە بەلاش کراوە، چونکە هەر ئەو کاتەش سەدام حوسێن ئامادە بوو هەرێمی کوردستانی ئێستا لەگەڵ بەرزانی ینی مەلا مستەفا ڕێ بکەوێ لە گفتوگۆکەی ساڵی 70 بۆ 74، بەڵام ئەو قایل نەبوو لەسەر ئەوەی کە ئەبێ کەرکووک و هەموو شارەکانی کە لەسەر کوردستان بێ. بۆی ئەگەر ئێستا ڕیفراندۆم بکەن هەموو کوردستان بگرێتەوە ئەوەی کە ئێمە بە کوردستان و بە خاکی کوردی ئەزانین گرنگ نییە نەتەوەکانی کەشتە سەری دانیشتێمە، چونکە ناوی ئەڵێن ڕیفراندۆم بۆ کوردستان ناڵێن بۆ کورد. ئەوە شتێکی باشە بەس بن نێتەکە وازەح بێ و جوگرافیاکەشی وازەح بێت. لە حاڵەتێکی وایە میلەت بەرچاوی ڕۆشنە و کاتە ئەبەستێتە سەر ئەچێتە سەر دەنگدان ئەم خاڵە لە بەرچاوێتی، بەڵام بەستێت سەر بزانێت ئایا پشگیری نوێنەتەوەی و شتەکانی کەش دواتر باسیەکەن. ئەوە واضح ئێمە بڵێن ڕیفراندۆممان بۆچی ئەوێت بۆی خەڵک بزانێت ڕیفراندۆمی بۆچی ئەوێت. یعنی هاوڵاتی بەرچاوی ڕوون نییە، تۆ پێی وتوێت ڕیفراندۆمەکەم بەڵام بۆ سەربەخۆیی نییە. ئەی باشەکە بۆ سەربەخۆیی نییە ئەم هەموو مەسروف و مەشغوڵکردنی خەڵک و مەشغوڵکردنی دنیا بە ئێمە و عنی مەترسی خسۆتە سەر ئەم دەسەڵات و ئەزمونێکی ئێستا هەمانە لە پێناوی چیاگەن تۆ بۆ سەربەخۆیشی نە بۆچی ڕیفراندۆم بۆچی باشە؟ تەنها وتم هەر بۆ ترساندنی حکوومەتی عێراقیە یان لایەنێکی تایبەت مەبەستێتی یەکەم بۆ ئەوەی کە بەردەوام وەکو فشار بەکاری بێنێت، دووهەم بۆ کۆکردنەوەی هەست و سۆزی جەماوەر کە ئەمە بێگومان دەوڵەتی سەربەخۆیی کوردستان خەون و خۆلیای هەموو کوردێکە نەکەی لایەنێکی دیاریکراوە یان تەنها شخصێکی دیاریکرا و سەرۆکێکی دیاریکراوە حیزبێکی دیاریکراوە. ئەمە بۆ خاڵی دووەم بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵکیە. خاڵی سێم ئێمە لە قەیرانێکی گەورە ئاژین، ینی بەردەوام هەوڵەدەن بە قەیرانێکی کە لە بیری خەڵک بنەوە نەک بە بەرنامەیەکی باشتر دێن بە قەیرانێکی گەورەتر قەیرانەکەی پێشوو لە بیری خەڵکە بنەوە. ئەمەش خاڵێکی کە لەوانەیە ئەنی سەرۆکی پارتی کە ئێستا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵەکە و لە بڵێن کێشە لە کاتە یاسایەکەی خۆیان هەیە ئەمەش دیسانەوە بۆ درێژکردنەوەی زەمەنی و عمری خۆیەتی، یعنی بۆی
چونکە تا ئێستا دەستوری کوردستانمان نییە ئەو دەستوری کوردستان کە ئەوان یانە بیخەنە دەنگدانەوە عنی مەبەستم ڕفراندۆمە دەستوری کوردستانە لەو کاتەشا مەجال بە سەرۆکی هەرێمەداد دووخل بەسەریەکەوە خۆی کاندید بکات و عنی ئەم کاتانەی ئێستا کە ئەم کاتی پێکوژێت تا 10 ساڵی کەش کاتی پێکوژێ هەموو کاتی زیادەی لە بەردەستیا و دوای ئەوە عنی دوو خۆلی دیکە 8 ساڵی کەش مافی ئەمێنێتەوە. کە بازە تۆ ڕفراندۆمەکە یەکسەر باز لە ڕێی خەڵک و باز لە جیابوونەوە و دروستکردنی دەوڵەتی کوردیەکەی لە دوای لە ساڵی 90 چەند دەرفەتێ ڕەخساوە بۆ ئەوەی کە کورد بتوانێت وردە و دەمسۆگەری ئەم مافەی خۆی بکە بەڵام کە نەکراوە بە دیاریکراوی ئیدارێکی خراپ کراوە ئیدارێکی سیاسی خراپ کراوە بۆ دوورمەڕۆ بۆ نمونە لە سەردەمی دەوڵەتی یاسای کاتی دەوڵەتی عێراقا کە برێمە قیادەیەکرد دەرفەتێ هەبوو لە سەردەمێکا کە عێراق لە بەندی حوتی ئەنجومەنی ئاسایش دەرکرا هەم دەرفەتی هەبوو بۆی کە زیاتر مافەکانی خۆ بچەسپێنی هەتاوەکو 2011 کە ئەمریکەکان لێرە بوون و عێراق سیادەی نەبوو لەژێر دەسڵاتی ئەمریکا بوو دەرفەتە بوو بەڵام بەتەکید قیادەی کوردی خراپ ئیدارەی ئەو مەلەفەی کرد و زیاتر بە دوای بەرژەوەندی حیزبی و مادیەکانی خۆیان ئاگەڕانەوەی بەشن بەرژەوەندیە نەتەوەیەکان ئەمگەڕن ئێستش کە ئەم مێژووی دانراوە 25 بە تایبەتی لەلایەن پارتی و لایەنەکانی تری بەشداربووی حوتی حوزەیرانوانێ بە بۆچووی من مقدەس نییە پیرۆز نییە پیرۆز ئەوەیە کە تۆ چۆن خەڵکە بێتە بەردەنگدان و شتەکانی بۆ مسۆگەرەکەی نەوەک تاریخێدانی کە بێتە مای سەرێشە و کێشەی گەورە لەبەرەوە لە هەموو ئەم حاڵەتانە بە بۆچوونی من ئەبێ هەمومان لەگەڵێکا دانیشین وە گفتوگۆ بکەینە سەر مێزێکی بازنەیی بۆ ئەوەی لە یەکتری بگەین و من پێم وابێ ئەم فەتەی ئەوە نییە کە ئێمە لە یەکدا بڕێن و دووربین لە یەک بەم دۆخی ئێستاوە بیکەین هەمان دۆخیدا هەمان دۆخ بەرهەم دێتەوانە لە کاتی ڕفراندۆم و دوای ڕفراندۆمەکە دەوڵەتی کوردیشا من پێم وابێ دۆخێکە کە پڕە لە قەیرانی سیاسی تایە قەیرانی ئابووری تایە قەیرانی ماف و ئازادیەکانی تایە قەیرانی دیبلۆماسی تایە لەگەڵ وڵاتانی چواردە وڵاتانی دەرەوانێ بە هەموو پێوەرێک ئێمە دەوڵەتێکی شکست خواردن و دروستەکەین کە ئەگەری زۆری شەکە هیچ ناتوانێت بمێنێتوانم لە ماوەیەکی کەمە لەبار ببرێ و بێجگە ئەوەش کە هەل ئێستاوانێ لە سیستەمی ڕفراندۆمەوە هەش ڕەنگەشتە ڕفراندۆم کۆمەڵی هەڕەشەی گەورە لە سەرهەرێمی کوردستان هەیە ئەو هەڕەشانە هەنیشان هەڕەشەی ئابوورین هەنیانشان هەڕەشەی ئەمنین هەنیشان هەڕەشەی جەنگی جەبهەیین لەبەرەوە ئێمە لە دۆخێک ئاژین بەڕاستی کە دۆخێکی خراپە و مەترسی خراپی لێکێ بۆیە پێویستە هەموو لایەنەکان دانیشن وە بگەنە لێک تێگەیشتنیە بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەم مەسەلایە بکەین. سەرەتا من پێم خۆشە میدیاکان یا خەڵکە سیاسیەکانی ئێمە وا دەرنەکەن وانیشان نەدەن ئەوە کە دوو جەبهە هەیە لە ناو هەرێمی کوردستان ناو خەڵکی کوردستان جەبهەیەک دژی ڕیفراندۆمە و جەبهەیەک لەگەڵ ڕیفراندۆمایە لە ڕاستیا یەک جەبهەیە ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان لە دێر زەمانەوە مێژوویەکە خەباتی کردووە خوێنڕۆژی کردووە گوشاری دروست کردووە لەسەر دەوڵەت هەندێک لێسەرێک دوایەکانی حکوومەتی عێراق بۆەوەی کە مافی سەربەخۆی و مافی ئەو مافی پێڕاوبرێکە بەپی جارنامەی جیهانی کە هەموو میلەتێک مافی خۆیەتی سەربەخۆ بێ و حەقی تقریری مەسیری هەبێ بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزارێت شتێکی ترە ئەوەی کە ئێستا گوزارێت ئینسان گومانەکە لە نیەتی ئەم ڕیفراندۆمە لە نیەتی ئەوانەی کە بانگەشە بە ڕیفراندۆمەکەکەن چونکە هەلومەرجێکی دژوار هەیە و هەلومەرجێکی ناتەبا هەیە لە ناو خۆمانە و هیچ ئامادەکاری دەرکەوت و هیچ ئامادەکارێکی جدی نەکراوە بەوەی کە ئەگەر ئێمە ڕیفراندۆمان کرد تا چەندێک مامەڵە لەگەڵ نەتایجی ئەم ڕیفراندۆماکرێت بۆیە ئەو گومانە وای کردووە کە کۆمەلگای ئێمە بێ بە دووسێ بەشەوە لە بەرامبەر مەسەلەی ڕیفراندۆمە بەشێک پێی وابێ کاتەکەی تەوقیتەکەی خراپە بەشێک پێی وابێ باشە بەشێکیش پێی وابێ بەم شێوازە ڕیفراندۆم بە زیانەکەوێتەوە نەک بە قازانجی گەلی کوردستان من پێم وابێ بەرچاوڕۆشنی نییە تەنانەت بۆ ئەوانەشی کە ئێستا بانگەشە بە ڕیفراندۆمەکەن خۆشیان بەرچاوڕۆشنیان نییە و تەوەقوعیان ناکرد کە مەسەلەن دۆستەکانیان ساڵهای ساڵە پەیوەندیان هەیە و عەلاقاتیان هەیە بەم شێوە ماوەڵیان لەگەڵاکەن ئێوە سیرکەن ئێران بە بندەستمانەوانەیە زۆر بەتوندی دژە تورکیا دژە عێراق دژە وڵاتانی عەرەبی و کەندا و تا ڕادێک دژن ئەمریکا وڵاتانی ئەوروپا دژن ئی باشە تۆم ڕیفراندۆماکەی چۆن کێ تەعامل لەگەڵ نەتایجەکانێکە و ئیمکانات و سەپاندنی قوتیش ئەگەر لە ڕێگای ئەوە بکەمە خۆمان ئیرادە بکەین و بیسەپێنین وەزی خۆمان نەزانین لەناوە چەندێک شەق و شڕە چەندێک خراپە تەنانەت هێزە سیاسەکان تاکوێسان کۆگنین لەسەر کاراکردنەوەی پەرلەمان باش ئەگەر وڵاتێک بەم شێوەیە بێ نەتوانێت پەرلەمانەکەی کاراکاتەوە
چۆن نتوانێت دەوڵەت دروستکە چۆن نتوانێت ڕێفراندۆمی لەسەر ئاستی منتیقەکە بێنێتە پێشەوە کە ئەمە پەیوەستە بە ئەمنی قومی ئێران و تورکیا و ناوچەکە و سووریا و عێراقەوە ئەمە پەیوەستە بە دیسا پێویستیان کردو بە شەڕی داعشەوە کە جەنگێکە هەموو عالم فۆکسی لەسەرێتی ئەی باشە لەم حاڵەتاتەوە هێزت نەبێ ئیمکانات نەبێت تەنانەت بژێوی ئەوە کشت ئەوە نەخرابێ خواردنە سەرەتایەکانیشی لە ئێران و تورکیا بۆ بێت ئەوە نەوەزت خراپ بێ سەرباری ئەو هەموو دەرهێنانی نەوت و فرۆشتە موچەت نەبێ ئیمکانات نەبێ نیوە موچە بیت تۆ حکمڕانی و دەسەڵات و دەوڵەتداری چۆن شێوەیەکرێ بۆ ئێمە پێم وابێ تەوقیتەکەی خراپە و پێداویستەکانی ئامادە نەکراوە و ئەمە فرسەتێکی گەورەی حەق نییە بە خۆڕایی لە حیزبێکی سیاسی یا لایەنێکی سیاسی ئەم کارتە بسووتێنێ. لە ڕاستیە ڕیفراندۆم یعنی ئەگەر وەسیلەیەک بێ بۆ مەسلەی ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان ئەمە طبعا مەسلەیەکی قانونیە وەگەرنا بەبێ ڕیفراندۆمیش تۆ توانین دەوڵەتی کوردستان ڕابکەێنی ئەگەر ئامادە بی ئەگەر ئامادە ساز بی بەڵام لە ئێستاە مەسلەی ڕیفراندۆمیان خسۆتە پێش دەوڵەتی کوردستان طبعا من ڕیفراندۆم و دەوڵەتی کوردستان لێک جیاکەمەوە چونکە خۆی لە ئەسڵە دەوڵەتی کوردستان نابێ اختیاری بێت یعنی ئایا ئەتەوێ یا ناتەوێت چونکە ئێمە هەمومان نەزانین گەلی کورد وا بۆ ینی چەندین سەدەیە خەبات بۆ ئەم مەسلەیەکە کە مەسلەی دەوڵەتە بۆ نمونە ئێستا کورد لە عێراقا پێگەیەکی باشی هەیە و مافی باشیشی دراوەتێ بەڵام هێشتا هەر خەونی بە دەوڵەت بوونی لەلا کاڵ نەبووتەوە هەر ئەم خەونەی هەیە لەبەرەوە مەسلەی ڕیفراندۆم بۆ دەوڵەت یعنی ئەگەر نەش بواە ڕیفراندۆمەکە هەرە بوو لەبەرەوە ئێمە هەمومان نەزانین کە دەوڵەتی کوردستان خواستێکە و هەموو هێز و لایەن و خەڵک و تاکەکان هەموو ئەیانەوێت لەبەرەوە بەڵام ئێستا کە ڕیفراندۆم ئەکرێ مەسلەی ڕیفراندۆم پێویستی بە کۆدەنگیەکی نیشتیمانی گەورە هەیە لەبەرەوەی ینی ئەگەر بێت و هێزەکان هەندێک هێز بەجددی دژی ڕیفراندۆم بوەستن ئەمە وەکو بڵێ زەربەیەکی گەورە ئەیە لە خەونی لە مێژینەی گەلەکەمان کە دەوڵەتە هەر بۆشە تۆ بینی ئەو هێزانش کە ڕخنیان هەیە لە وادەی ڕیفراندۆم ڕخنیان هەیە لە ئوسلوبی تەڕەحکردنی ڕیفراندۆم بە ڕسمی دژایەتی خۆیان بۆ ڕیفراندۆم ڕانەگەیاندووە بەڵکو ئەڵێن دەبێت کە لە پەرلەمانەوە بکرێت واتە مەبەستیانەوەی کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێەوەمەش بەڕاستی داوایەکی ڕاستە چونکە لە ڕاستیە کۆدەنگی نیشتیمانی بۆ ئەم مەسلەی پێویستە اینجا کۆدەنگی نیشتیمانی یعنی چی خۆی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەتوانێت ئەوە لایەنی کە تەرحی ڕیفراندۆمی کردو بڵێ ئێمە بەناوی کۆدەنگی نیشتیمانیەوە قسەکەین بەڵام کۆدەنگی نیشتیمانی معیاری خۆی هەیە قیاسی خۆی هەیە کۆدەنگی نیشتیمانی واتە بڕیاری پەرلەمانی ئەو وڵاتە کە تۆ لە پەرلەمانەکان کە نوێنەرایەتی زۆرینەی بڵێن زۆرینەی سیاسیەکان لەو پەرلەمانەیە کاتێک کە بڕیار لە شتێدرێ ئەوە ئۆتۆماتیکی ئەبێ بە کۆدەنگی نیشتیمانی بۆیە پەرلەمان گرنگە قەزیە چارەنووس سازەکان بدرێت دەستی پەرلەمان هەر بۆیە ئەم مەوزوعی مەسەلەی ڕیفراندۆم زۆر گرنگە کە بچێتەوە پەرلەمان و پەرلەمان قسەی جددی لەسەر بکە هەرچەندە قسەی جددی پەرلەمان لەسەر ڕیفراندۆم ئەوەیە کە ئایا ڕیفراندۆم لەم بکرێ یا نەکرێت هەرچەند ئێستا وایان لێ کردووە کە ڕیفراندۆم قەراری لێ دراوە بەڵام با لە پەرلەمانەوە تێپەڕێتەن ها تێپەڕاندنەکەیان بۆ پەرلەمان هێشتۆتەوە کامەش غەڵەتە خۆی لە ئەسڵە ئەبوو پەرلەمان قەرار بات ئایا ڕیفراندۆم بکرێت یا نەکرێت. من خاڵی سەرکەوتنی ڕیفراندۆم لە حاڵەتێکایە کە ئامادەسازی دەرەکیشی و ناوخۆیشی بۆ کرابێن ناوەکی و دەرەکی ئەگەر لە حاڵەتی ئەگە باسی ناوخۆی بکەین لە سەدا سەد ئەتوانین بڵێن ئامادەسازی ناوخۆی بۆ نەکراوە لەبەرێ شپرزایی لە ناو ماڵی کووردا هەیە یەکلەزی ناو ماڵی کورد تێکچووە تەباینەوە حیزبەکان بە تەواوی تێکچووە و نێوانی دەسەڵات و میلەت بۆشایەکی گەورە لە نێوانیانە دروست بووە بارودۆخی ژیانی خەڵکیان بە تەواوی تێکداوە بارودۆخی ئابووری خەڵک تێکچوانی وەکو موچۆکە ئەمشتانە تێکچووە دیسانەوە بێ بازاڕی دروست بووە کەسابات نەماوە خەڵک مەترسی لەسەر دروست بووە حەز بە نائارامیەکە لە ڕووی دەرونیوە نائارامە ئەمانە هەموو خاڵی سلبی ڕیفراندۆمەکەن کە حاڵەتی ناوخۆی ئامادەسازی بۆ نەکرابوو
لە حاڵەتێکا تۆ خەڵکی کوردستان سبێنێگەر هەندۆم کراوە بم بارودۆخی ئێستاوە کە میلەت ناڕازیە ناقایلە کە ئەمە خولیای 100 ساڵی ڕابردووی ئەم میلەتەیە خەونی 100 ساڵی پێشووی ئەم میلەتەیە کە داوای دەوڵەتی سەربەخۆی و مافی چارەی خۆنووسنی خۆی کردووە ئەگەر لە حاڵەتێکی ئاوایە خەڵک بە نەخێردەنگیدا تاوانەکەی ئەشکێتەوە سەری کێ بێگومان تاوانەگەر لەسەری ئەو کەسای ئەشکێتەوە کە ئامادەسازی بۆ نەکردبوو لە دۆخێکی زۆر هەستیار و نالەبار و خراپە هات بابەتێکی گەورە و گرنگی خستە بەردەستی خەڵک پشگیری نێونەتەوەیش و دەرەوەشی بێگومان ئەمە زۆر گرنگە بێت پشگیری هەبێت چونکە تەنانەت ئەگەر هەموو خەڵکی کوردستانیش لە سەتان 98 بڵێن خەڵکی کوردستان دەنگ بە بەڵێ بدات ئەگەر پشگیری دەرەوە و نێونەتەوەی و نەتەوەیە گرتوەکانی بە تایبەتی نەبێت هیچ شەرعەتێکی نابێت اینجا ئەمە بە خاڵی یەکەم دراوسەکانمان حسابە من ڕاستە ناڵێن دراوسەکانی ئێمە تۆ پرسی پێوەکەت و یەکسەر بێگومان بڵێ وارە دەوڵەتی سەربەخۆ دروستکە و من ڕازیمە هیچ کاتی ئەوان وان ناڵێن چونکە ئەوان بخۆیان پارچەی کوردستانیان هەیە و کێشەیان بۆ دروستە بێ بەڵام لە حاڵەتی بەم شێوازەیە دیارە کە ئەوان ناڕازین یعنی دیارە کە ئامادەسازی بۆ نەکراوە چونکە ئەوان نەک بەس لایەنی میدیاون تەنها بەوەنە بڵێن دژین هەر بۆنە نەوەسامەوە تا پلان و بەرنامەیان بۆ هەیە حیزبەکان بانگەکان پایتەختەکانی خۆیان قسەیان لەگەڵەکەن بە ئاشکرا هەڕەشەکەن بۆ نمونە حکوومەت هەیە دەڵێت ئەگەر ڕیفراندۆم بکەن هەموو دەستکەوتەکانتان لە کیس دەچێت ئێوە ئەچنەوە بۆ چیاکان ئەمە خەڵکی مەترسیدارە کەواتە ئیشی بۆ نەکراوە و دووهەم میلەتەکەش عنی تۆ ڕیفراندۆم کە ئەکەی بێگومانە بێ بنەمای ئابووری هەبێت کە داوای دەوڵەتی سەربەخۆکردێ و کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ دروستکەی سێرەکەی لە وڵاتایەت تو تەنانەت هیچ بنەمایەکی ئابووریت نییە کە دوای حکوومەتەکە لە سەپی خۆی بوەستێ نابێت تەنها پشت بە نەوت ببەسرێ ئێستا ئەگەر ئەم چوادەورەی تۆ نیان ێڵا تۆ ڕێگەی دەروان لێ بەسی بۆلمونە نەتوانی بازرگانی نەوت بکەیت چی بنەمایشیکەت هەیە ئێمە هیچ کارگایەکی گرنگمان نیە لەم کوردستانە عنی تەنانەت کارگای زۆر سادەشمان نییە هیچ هەموو شتێکە پێویستی ژیانە لە هەموو پێداویستەکانی ڕۆژ لە دەرەوە بۆمان دێت هەل لە خۆراکەوە تاگاتە کەلوپەل و تەندروستی و تەکنەلۆژیا و هەموو شتێک ئەنی تەنانەت نووسەرەکانیشمان نەچن لە دەرەوەی کوردستان کتێبەکانە چاپەکەن بۆیە هەموو شتێک لەم وڵاتەیە پشتی بە دەرەکی بەستووە لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردووە کە لە 92 عنی تاکو ئێستا ئەمانە حکوومەت و پەرلەمان تەشکیل کراوە نەیانتوانیوە لەو کاتەوە کاری بۆ بکەن هانی هەر ساڵە و کۆمەڵک بنەمای ئابووری بخەنە سەر پێ بتوانن کەوا بکەن بەترسی لەسەر کوردستان نەبیان ئامادەسازی بێ بوو ئەوەی تۆ بڵێ من سبێنێت دەوڵەتێکی سەربەخۆی کوردستان ڕاگەیانم هەموو ئەو هەوڵات دیبلۆماسیانەی کە بەڕێوەبەرایەتی فەرمانەکانی دەرەوە هەموو هەوڵە دیبلۆماسیانەی کە لەسەر ئاسی سەرکردەی حیزبەکان بۆ دەرەوە درراوە بە ملیۆنەها دۆلاری تێچوە هەمووی شکستی خواردووە نەماتوانیەوە قەنەعەت بە وڵاتی چێفەرێقی شکەین کە دان بە مافی گەلی کووردا بنێ من حتا لەناو هێزە عێراقیەکانە کە بە دژایی ساڵانێکی زۆر لە سەردەمی هەشتاکانەوە و دوایی لە دوایەوە یەکەوە زۆرێک لە مێزانە بنکە و بار و بنیان لە سلێمانی و هەولێر بووە پێشەوەی سەدام بڕۆخێ دواتریش ئیشمان کردو لە بەقا لەگەلانە لەوە شەرە و مەجارەشە فەشەلمان کردو ئێمە نەماتوانێت هێزێکی عێراقی گەورە قەنەعەت پێ بکەین لەگەڵ ڕیفراندۆما بێ بە کورتی ئەوەی کە ناوی مەجای دیبلۆماسیە لەسەر ئاستی دیبلۆماسی ئیقلیمی بەغا دەرەوانی ئەمە تووشی شکست بووینەوە پێویستی بە چاو پیاخشانەوە هەیە خاڵێکی تر کە من ئەمەوێ بیلێم لێرە ئێمە ئەگەری زۆرەکە ئێمە ڕوبڕووی جەنگی گەورە بینەوانێ بە تایبەتی لە ناوچە جەناکۆکەکان چونکە ناوچە جەناکۆکەکان ناکرێتەوە لە خۆتەوانێ بڕیار بڵێ من جا ئەمانێ بۆ ناوچە جێناکۆکانەوە ئەو ناوچە جێناکۆکانان لە نەتیجا ئەبێت لێک تێگەیشتنی هەبێت لەگەڵ بەغاوە ئەبێت ڕێکەوتنی هەبێت کە چۆن ئەم شوێنانە کوامەی کە دەنگیا بە کورد بیلکێنیتەوە بە کوردستانەوە کوامەی کە مستحقی کوردنیە بدرێتەوانێ بە بەغا لە هەموو حاڵەتانە ئەم شتانە پێویستی بە گفتوگویەکە من بۆ خۆم لەگەڵ ئەو بۆ چوونانیم کە بە تایبەتی یەکێتی و گۆڕانیش و کۆمەڵی ئیسلامیش دەخل لەسەرەوەکەن کە یەکسەر ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی ئەو مجازەفەیە من پێما بێت دوای ڕیفراندۆم ئێمە پێویستمان بە گفتوگویشی دوور و درێژە بێ لەگەڵ بەغا بە دەرەجەیەکە مش لەگەڵ بەغات و گفتوگۆ لەگەڵ بەغا بکە بە دڵنیاوانی هێزە هەرێمایەتەکان تا ڕادەی بێت دەنگەکەی و تا ڕادەیەک شەرعێتێکی نێودەوڵەتی وەرەگرێت بەڵام بەم مۆزعی ئێستاوانێ نەکەس قەناعەتە پێکەن نە شەرعەتی دەوڵەتی وەرەگرێت ئەوەی کاک مەسعود و پارتی و هێزەکانی حوتی حوزەیران کردویانە مجازەفەیە بە
بارودۆخی هەرێمی کوردستانە نمونەیەکتامە بێنمەوە لە بودجەی هەموو ساڵێکا بەپی یاسا ئەبێ شتێکت هەبێ بڕێ پارە لایی لە هەنێ وڵات لە سا پێنج لە هەنێ وڵات لە سادەیە بۆ کەواریس چییە؟ پەتایە بوومەلەرزەیە شەڕ و شتە پێکدادانە ئێمە ئەگەر بە دێژای ئەو چەند ساڵە هەر ئەو لە دوای 2023 ئەو هەموو پارەی ڕژاوە بەسەر هەرێمی کوردستانە کە جاری وا بۆ لە 13 ملیار و 14 ملیار تێپەڕی کردووە جگە داهاتی ناوخۆ ئەگەر ئەوانە ئێمە بماکەدایە لە سا پێنجماندانایە بە پێوی یاسایانەی بودجەی هەموو ساڵێک ئێستا هەرێمی کوردستان خاوەنی 8 ملیار خەزم بوو یعنی ئێمە یەدەکمان هەبوو بەڵام هیچ شتێ نەکراوە ئێمە بە 25 ملیار دلارەوە قەرزاری نەچینە ناو ڕفراندۆمەوە ئێمە بە پەیوەندیەکی سیاسی ناو خراپی ناو خۆمانەوە چینە ڕفراندۆمەوە ئێمە لە بارودۆخی کاچینە ڕفراندۆمەوە کە ڕوبەڕووی کە بناکە ڕوبەڕووی ئەگەری شەڕبوو لەگەڵ حەشی شعبیە ئەگەرچی نزیکە کەواتە ئێمە بە بارودۆخی کۆچینە ناو ڕفراندۆوانێک کە هەموو پڕە لە ئاستەنگ و کێشە و هیچ ئامادەکاری بۆ نەکراوە. من ئەوەی کە ئاگادار بم دوای شاندی یەکێتی چۆتە ئێران ئێرانەکان بە جدی پیان گوتن کەوان زۆر دژن و نەکرد دژن پێشیانتون ئێمە چاوەڕێشتی باشمان لێمەکەن دوایەوە ئەوە هەندێک دەنگویەوەیە تا هەڕاشی لێسەنەوەی کەرکک و خانەقیر و هەندێک ناوچەکانی تریش کراوە ئەمە بەشێکی تری ئەوەی کە تورکیا کۆمەڵک بە مەرج و کۆمەڵە شروتی عسکەرتاریەت و ئینتیدابکردنی هەرێمی کوردستان بەوە ڕازیە بێت هەرێمی کوردستان ئینتیداب بکات ئەمەش کە کارێکە نا وڵاتانی ئەقلیمی تر ڕازیە بن لە ئێران ڕازیە بێن ئێران نابێ خۆشت ڕازی بی بەڕاستیەوەی کە تورکیا بێ بەم شێوە بم مەرجە قورسانە بێ پێویست دیفاع لێبکە ڕازی بێت ئەوە ڕاگەیانەکانی دەرەومان بینیوە ئەوروپامان بینی و بیستووە ئەمریکا ئازانی کە هەموو ئەمانە پێمانەڵەن ستۆپ جارێ کاتی نییە تۆقیتێکی خراپتان هەڵبژاردەوە من پێم وابێ ئەم تەعەنودە سیاسیە زەرەرە و ڕەنگە کارەساتێکی گەورە بەسەر ئەم میلەتا بێنێت چونکە ئەگەر میلەت ئیرادە بکە بۆ هەندێک شت ئەبێت هیچ نەبێت لایانی کەم بەشێک لە دۆستەکانی ڕازی کات بەشێک لە نارەکانی تا ڕادێک تا حاڵەتی دژاتیکردن من بیستمە ئێران هەڕە شەوێک کردووە کە وەکو تووشی توانێت بێتە ناویێتە ناویشەوە ئەمە جانبێکی تری عێراقەکە ئەمە لە هەمووی گرنگترە بۆ ئێمە ئەگەر عێراق ڕازی نەبێت تۆ ڕیفراندۆم بکەی ناتوانین لە منتیقە جێناوەکانان ڕیفراندۆم بکەی یعنی تۆ بەبێ مناسبەت تۆ ئەم منتیقانە تەسلیم عێراق بکەیتەوە ئەگەر ئەشڵیت من ئەو منتیقانە ڕیفراندۆمی تیاکەم ئەبێ پێمان بۆ تری بزانین ئەم میکانیزمە چییەوە کە تۆ ئەتوانێت فەرزی ئیرادی خۆتکەی بکەیت ئەگەر ئەمەە ئیرادەمان بەخۆتەوە بەهێزم ناوچانە هەرەبای ئەلانمان کردابان هێنێتە هەرێمی کوردستان کەمە ئیرادەمان هەبێت توانین ڕیفراندۆمی تیا بکەین و هێزی خۆمان تیا باڵا دەست بۆ نەهینەوە هەرێمی کوردستان بۆ ئەم پێم وابێ ئەمە هیچ نییە جگە لە گەمەیەکی سیاسی و ئەم گەمە سیاسی ژۆکو هەموو گەمە سیاسانی تر کە کرا بۆ سەر بەخۆی ئابووری و بۆ کۆمەڵە شت بۆ دروستکردنی هێزی پێشمەرگەی یەکگرتووانە هیچیشی نەتیجی باشی دەرنەچوو ئەمەش بەشێکە لەو گەمانە و گەمەیەکە بۆ ئینتیباه ڕاکێشانی دەنگێری کورد کە ئێستا جۆرێک بەڕاستی حەماز نەماوە بۆ هەڵبژاردن جۆرێک لە حەماز دروستکەن بەڵام بە پێچوانەوە ئەگەر ئەوانیانەوێت ئیش لەسەرەوە بکەن ئەبێ تەبایی دروستکەن و تەبایی ناوخۆ ئەبێتەوەی کە بەها بۆ هەڵبژاردنەکان دروست کاتەوە و بەها دروستکردن و هەڵبژاردن خەڵکی کوردستانیش بە جگە لە نەتەوەی کورد لە نەتەوەکانی کەش ئامادەیەکیان تیاابێت کە هەستکەن ئەم وڵاتە وڵاتی هەمویانە ئەتوانن پێکەوەی بژین بەڵام ئێستا خەڵکە کوردەکە و ئەمانەتەی نییە خەڵکە کوردەکە کە دەوڵەت بەحساب ئیدارێکی کوردیە ئەو متمانەی نیترێمە چۆن بەداوای لە تورکمان و ئاشی و کرد و وانی تشکن کە لەگەڵ ماناژی بۆ ڕیفراندۆم کۆمەڵێک ڕێوشێنی لۆجستی ئەوێت و مەسلەی کۆمسیۆنی ئەوێت کە ئەوەنەی من ئاگادارم ئەم چەند ڕۆژی ڕابرش تەنان لە کۆمسیۆنیش هەندێک کێشە هەیە لەبەرەوەی کۆمسیۆن هەندێک دەنگی تیاپیا بووە کە ئەڵێن ئەبێ ئەم مەسلەی ڕیفراندۆم و وادەکانی ڕیفراندۆم و هەڵبژاردنەوەوانە لە ینی پەرلەمان قسەی تیای هەبێت بۆیە ئەگەر کۆمسیۆنیش ئامادە نەبێ بۆ مەسەلە ئەو کاتە تەواو ڕیفراندۆمەکە وەکوڵێ بە زایە ئەچێت و بە خەسارە ئاچێت لەبەرەوە خۆی لە ڕاستیە کاجێ من ئەگەر ڕیفراندۆم بکرێ یا نەکرێ مەسلەی خواستی کورد بۆ مەسلەی دەوڵەت هەر خواستێکی بەرقەرارە یعنی و کاتش کە ڕیفراندۆممان نەکرد هیچ کەس نەبوو گومانی لەوە هەبێت کە کورد دەوڵەتی ئەوێ بەڵام ڕێگەی پێ نایە یعنی ئێستا ئەگەر ئێمە
توانامان هەبێت دەوڵەت دروستکەین تەنان گوێ لە ئەو دەنگانش ناگرین کە ناڕازین بە دروستکردنی دەوڵەتی کوردی ڕایگەێنین و دەوڵەتی خۆمان ڕاگەێنین بەڵام وا دیارە هەندێک مەشاکلی ناوخۆی هەیە کە ڕێگرە لە بەردەمە مۆزوعە خۆی لە ڕاستیە دراوسەکان بۆ بەڵێ دراوسەکان تۆزێ ینی ئەوە پێویستی بە گۆڕانکاری هەیە لە عقلێتی دراوسەکانە کە ئەوە تەبان تۆزێ قورس و زەحمەتە بەڵام زۆر جار تۆ ئەتوانی ئەو بەڵەیە مسۆگەرکەی لە ڕێگەی دیفاکتۆ لە ڕێگەی ئەمری واقعەوە ئێستا بۆ نمونە هەرێمی کوردستان بە هەرێمی خۆی لەوانەیە هیچ کام لە دەوڵەت دراوسەکان حەزیان پێی نەکردبێ بەڵام لەبەرەوەی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئێمە پشتگیری کراین و هەرێمێکمان بۆ دروستکرا قەراری 1986 درا و لە ئەنجامی کێشە ئینسانیەکانی گەلی کورد کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانی کردین ئەو کاتە نە تورکیا نە ئێران نە سووریا و نە عێراقی ئەو کاتە نەیانتوانی دژایەتی بوونی هەرێمی کوردستان بکەن بەڵام لە ئێستاە خۆی زیاتر پرسیارەکە ئەوەیە ئایا هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە خۆی من بە بۆچوونی من مەسەلە نێودەوڵەتەکە گرنگە هەرچەنە دەوڵەتە هەرێمایەتیەکان ئەتوانن زیان لە هەرێمی کوردستان بن ئەگەر بیانەوێ ئەم زیانە خەڵکی کوردستان باجەکەی ئێن هەر بۆ نمونە لە مەسەلەی ناردنەدەرەوەی نەوت کە حەقێکی ڕەوا بوو بەڵام خەڵک باجەکەی یا و لە ڕاستیشە خەڵک ئامادەیە باج با ئەگەر بزانێ نەتیجەیەکی هەیە ئەسە بۆ نمونە ئێمە لە ناردنەدەرەوەی نەوتە ڕاستە باجمانیا بەڵام ئەبینین مەسلەی نەوت هەر شەفاف نابێت یان ئەگەر هەر ماوەیەک بووە و دوای تۆ تێبگەشتیتەکە مەسەلەن بابەتی شەفافیەتی دارایی حەل بووە و کوردستان کێشەی ناشەفافیەتی نییە خەڵک قبوڵیە کرد بەڵام کێشەی خەڵک لەوایە کە پێی وایە ناشەفافیەت هەیە لە ناو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کاردانەوەکان زۆر خەتەرن زۆر مەترسین لە سەرمان عنی میلەت لەوە ئەترسیا بۆیە میلەت تا ئێستا بە ئاشکرا نابینی بۆ نمونە لە ڕاپرسیەکانە کە ئەیبینین ئەو کەناڵانەی کە ڕاپرسیەکان نانی تا ئێستا زۆرینی خەڵک دەگی بە نەخێداوە خەڵک لە کاردانەوەکان ئەترسێت چووکە لە حاڵەتێکی ئەمە دراوسەکانمان نەیارمانن ئەگەر نەڵێن دژمنیشمانن دراوسەکان نەیارمانن بە ئاشکرا دەنگی نەیاریەتی خۆیان بەس کردوەوە ئەوانە توانن بارودۆخی ئارامی کوردستان بشێوێنن زۆر بە ئاسانی ئەتوان بشێن وەکو عێراقی لێ بکەن دووەمە توانن برسیت کەن سنوورەکانە لێ داخن تۆ چەند سنوورێکت هەیە ینی بە عێراقەوە لەگەڵ دراوسەکانە گەمارۆ دراوی کەوان هەموو سنوورەکانیان لە تۆ داخست کەواتە تۆ میلەتەکە خستۆتە حاڵەتی تیاچوون میلەتەکە خستۆتە ناو گەمارۆیەکی قورس کە ئەمان ئەم میلەتی ئێمە باگراوندێکی هەیە لەسەر گەمارۆ و عنی ساڵانی پێشوو گەمارێکی ئابووری لەسەر بۆ زۆر لێ ترساوە لە بەرچاوێتی کە چەند کاریگەری سلبی و نەرێنی هەیە لەسەر ژیانی خەڵک بۆی ئامادە نێ جاریشکە دیسانە ئەمە بەسەر خۆی بێنێتەوە لە حاڵەتێکا کە ئامادە سازی بۆ نەکراوە لە حاڵەتێکە کە هەستەکات دەسەڵاتدارەکانی زوڵمی لێکەن دەسەڵاتدارەکانی براگەوەرێکی دڵسۆزین تاکو ینی پیان خۆش بێ سبێنێت دەوڵەتێک دروستکەن و ئەمانە سەردار و بەرپرسی یەکەمیان بن دو هەستەکەی براگەورەکە هەر لە ئێستا کە هێشتا دەوڵەتی دروست نەکردووە و دەسەڵاتێکی لە سەدا 45 هەیە زوڵمت لە یەکەم ئەگە سبێنی ئەمە بوو بە دەسەڵاتداری یەکەم بۆیە تۆ لە ڕووی دەرونی و ینی ئارامی بە تۆ نەیاوە متمانەی بە تۆ نەیاوە کارێکی نەکردووە کە تۆ بتوانی نەترسیت و پشتی پێبەسیت هەموو ئەمانە سبێنێت لەمانەش مەترسیداتر کورد ئەگەر دەوڵەت ڕابگەیەنێ من تەسەورم وایە ماوەی 10 ساڵەکەوێتە نە ئارامێکی گەورە و جەنگی ناوخۆی چووکە دلۆسەکان نتوانن ینی پشێوی بخانە کوردستان و جەنگی ناوخۆی و شەڕی ناوخۆ دیسان و دروست بێتەوە چووکە ئێستا بارودۆخی کوردستان زۆر لەبارە بۆ تەقینەوەی ئەو حاڵەتانە خەڵکی هێندە بێت تاقاتە پەنە ئەباتە بەر هەموو شتێک بۆیە مەترسی و جەنگی ناوخۆیی و برسێتی و نەئارامێک بە تەسەوەری من دەیەکی تەواو چاوەڕ لەمانەکات هەم دەوڵەتی سەربەخۆی کوردستان وتمان خەون و خولیای هەمومانە هەموو تاکیشیم کوردستانە حەزەکات دەوڵەتی خۆی هەبێت چوارچێوی خۆی هەبێت بەڵام کێشەکەوەی ئامادەسازی بۆ نەکردەوە تێبینی ئێمە وەکو هەموو میلەتی کورد لەسەروی ئامادەسازیەکی ناوخۆیی و دەرەکی بۆ نەکراوە ئێمە وتمان لە ساڵانی ڕابردوو بنەمامان نییە ئەمە یەکەم ینی پێشێلیان بۆ نەکردووە چۆن بناوانێکیان نەشێلاوە کە بزانی پشگیری دەرەکی دەکرێیان ینی تا ئێستا شتێکی وازح لە بەرچاو نییە یەکێگەڵە پشگیری تەکەم
کەسێکی گەڵە نەخە نابێت و ڕفراندۆم بکەیت و ئێستا کاتەکە لەبار نییە بەڵام تەنها ئەوە بیستین چ دراوسەکەمان چه وڵاتانی کە ناڵێن ئێوە مافتان نییە تەنها ئەڵێن کاتەکەی گونجاو نییە کاتەکەی گونجاوانیە مانای وایە تۆ هەوڵ بدە زمینە سازی بۆ بکردایە ئەو گونجا میلەتەکەی خۆ لەگەڵێ بە بەڵام تۆ ئێستا میلەتەکەی خۆشت لەگەڵت نییە ئامادەنیە قوربانی بدات جارێکی ژیانی خۆی بخاتە ماترسیەوە کە تۆ هیچت بۆ ئەو نەکردووە بەدڵنیاوە ئابا من هەنێ نمونە تامۆ بێنمەوە ئێمە شەڕێکی مؤجل شەڕێکی دواخراومان لەگەڵ حەشی شابیە بێت لە ناوچە جەناکۆکەکان بمانوێ نەمانوێت ئەگەر دەوڵەتیشان ناگەینەوەمان هەرە بێت بەڵام تۆ ئەگەر لە دەوڵەتان نەبیت و تا ڕادێت پاڵپشتێکی نێو دەوڵەتیت هەبێت جیاوازە لەوەی کە تۆ ڕستێکە کردو و سەرپێچیەکە کردو سەر چڵیەکەت کردو بانانی سەرپێچی سەر چڵیەکەت کردووە و سبەینە ڕوبەڕووی حەشی شابی بیتەوانێ ئەمە خاڵێکیانە خاڵی دووەمیان ئێمە ڕوبەڕووی کێشەی ئەمنیە بینەوانە لە ناوچەکانی خۆمان لەوانەیە ڕوبەڕووی تەقینەوە بینەوە ڕوبەڕووی دروستکردنی شێوە ئەمساری ئیسلام بینەوانە لە ناوچەکانی سلێمانی هەولێر دۆکەمانە ئێمە خاڵێکی تر کە بە تەسەوری من ڕوبەڕووی بینەوە لەگەڵ تورکیا ئەمانی باسم کرد بەشێکی ئێرانە کە لەوانەیە مانۆڕی ئێرانی بێ بۆ سازگا ئێمە خاڵێکی تر کە پێویستە ئاماژەی پێ بکەین ئەویش مەسەلەی تورکیا کۆمەڵی پلانی هەیە بەرامبەر تۆ ئەو پلانانەی من قەناعەتم وایە سەرەتا ئەوەتانێ هەرچەنە تا ئەم دقەیە بە تەواتی ڕوون نەبوو تۆ نەهاتنی پارە بۆ هەرێم پارەی نەوت ڕەبتی هەیە بە خەلەلی بانقی کوردستان و خەلەلی بانقی هاگبانکەوانە یاوە خۆ ڕەبتی هەیە بە مەسەلەی سیاسیەوە بەڵام تورکیا توانێت ئاستەنگی گەورە بۆ دروستکە و من ئەو بۆ چوونانە بە هەڵازارم تا ئەم دقەیاڵم کە پیان وایە تورکیا لەگەڵ کاک مەسعودا ژێربەژێکی کردو جابوونەوە من بۆ خۆم قەناعەتم وایە کە تورکیا زۆر دژی ڕێفراندۆمی گەری کوردستانەوە نایەوێت دووبارە بێتوانێت ئەو ئاستەنجانی بۆشە دروستەکەیان لەوانە مەسلەی گەمارۆ خستنە سەر گەماروی شتومەکە و کاڵایە خستنە سەر هەرێم یەکی لەوانە مەسلەی فڕۆکەوانیە کە ئەتوانێت بەخاش ئەوە خاتە سەرت بۆ مەسلەی سێمیشە مەسلەی نەفرۆشتنی نەوتی هەرێمە لەوانێ کەواتە تۆ لە دوورگەیەکای هەموو سواردەورەکانە دوژمنە هەموو جواشەرەکان خۆیان بۆ مەڵازداوی بۆ بچوونی من هەموو ئەم فاکتەرانە ئەمومان پێڵێک کە پێویستە ئەم هێزانە دانیشتنەوە بیر بکەنەوانێ کە چۆن نەخشەڕێگایەکدا ئەنێن بۆ ئەوەی کە سبەی بتوانن باری ئابووریمان تۆزێ بەرنە پێش باری سیاسی ڕێکخەنەوانێ باری دیبلۆماسی لەگەڵ هێزە هەرەمایەتەکان و هێزەکانی بەقا بەرەو باشتر بەرەون اینجا وادەیشی ڕفراندۆمی تەدانێن من پێما بێ هیچ وادەیەک پیرۆز نییە تەناوی پیرۆزە خەڵکی کوردستانە تەناوی پیرۆزەوە بێ پارێزگاری دەکەی خەڵکی کوردستانە لەبەرەوە پیرۆز نەبوونی وادەش یعنی ئەکرێ بگۆڕێت ئێستا بێنە پێشاوی خۆوە چەند ڕۆژێکە کە موچێ ئەو سیستەمی پاشەکەوتی موچێ دوواکەوێت بە بزانە بارودۆخی بازار چوەزێکی هەر لە خۆتەوە هەستەکەی خەریکە هەرێم لە گرێژنە دەرەچێ لەبەرەوە ئەبێ سەرکردایەتی کورد واز لەوە هەمە بێنە لە بودجە بەرزەکانەوانە سەری ناو کۆمەلگای کابێ بێتە ناو شەقامی کوردی بزانێت چییە گوزەرێ و لەوێ هەنگاونێ ئەوەی شەقامی کوردی بەرگەی هیچ ناگەوە بۆ تاکەیژە خەڵکی کوردستان بەرگەی ئەم هەموو ئاستەنگانە بگرێکام حیزبانەی ناکرد و تاکەی بزەری بەبا یعنی من تێناگەم تاکەی زەری بەبا ئەمانە سەدام لەبانی مەقام بوو شەڕیەکیان نەکرد ئەمانە هەموو خەڵک ئامۆژگاریەکردن کە پێکەوە بن ناکۆچی و دوو ئیدارەیان دروست کرد ئەمانە ئەمریکا زۆر ئاشکرا ئەوی سەدام بڕوخێنێ ئەمان هاتن هێشتا حکومەتێکی نەگرتەوە تا 2006 و 2007 ئەمانە پیانەڵێ کاکە تۆ مەبە بە هەموو هێلکەکانت مەخەرە ناو سەبەتەکەی تورکیاوە ئەیخەنە ناو سەبەتەکەی تورکیاوە یعنی سەرکردایەتی کورد یەک شتی نەکردووە منطقی بێت و لە خزمەتی خەڵکی کوردستان بێ ئێستا بۆ جارێککەش مجازەفە بە ڕۆڵەکانیەوەکەی ئێمە و نەما خوێنێ ڕۆژتۆ کە پێویستمان بەوە نەبێت جارێککە خوێن بڕێژین ئێمە پێویستمان بەوە هەیە کە تۆکمە بین یەکگرتوو بین و ماڵی خۆمان ڕێخین و نەخشەڕێگای دانین کە چۆن ڕێفراندۆمکەین پێم وابێت ئەمە کە خاڵکی گرنگە بە تەسەوری کاک مەسعود بەردەشی هەڵاوەتە گۆمێکوانێک کە زەحمەتە بە ئاسانی دەربێنرێتەوە چونکە تۆ پاشەک شش لە ڕێفراندۆم هەر خەتەرە چونکە ئێستا هەموو هێزەکان تێگەیشتون ئەگەر بچووکەین دەرفەت هەبێ بۆ کورد جیابێتوانێ لەبەرەوە دوای ئەگەر تۆ ڕێفراندۆمیش دواخەیت یا حدەوەی خەوازی لێبێنە لە نەتیجا تۆ پیلان هەیە لە دژت چونکە ئەترسن لێر سبەی نەجیابیتەوانێ و ئەگەر بیشیکەی بەم وەسعوانێ ئەوەتانێ هەموو داهات و دراوەکان لە قازانجی تۆنیە و هەموو لە زەرەتە لەبەرەوە باشین ئەوەی هەل باشین کار ئەوەی کەمولانەکان کۆبنەوە نەخشەڕێگادانن بۆ هەموو بوارەکان من پێم وانە کاردانەوەکان بەسیط بێ من پێم وایە کاردانەوەکان قورسە بێت و ئەگەری ئەوەی هەیە هەموو کۆی ئەوەی کە پێکێنراوە ئەو ئەزمموی کە 25 ساڵە هەوری لەگەڵ ئادری و خەڵک برسێتی قوبول کرد و نەهامەتی قوبول کردە بە خاتری کە ئیدارێکی کوردی ئەگەری هەیە هەموو ئەمانە بکەیتە ژێر پرسیارەوە و هەموو علاقاتانێک ئێمە دروستمان کردو هەموو ئەوەی کە ئێمەکو جنگاوەری گەورە و جنگاوەری بەهێز و
شارەزای لە شەڕی داعشە وەکو دەستمایەکی معنەوی دەستمان هێناوە و هەموو دۆستانی کە پشتیوانیان کردوین بە چەک و تەقەمەنی و پارە و تەنانەت پشتیوانی معنەوی و سیاسیشان کردوین ئەگەری هەمووانەمان لە کیسێت ئەمە جگەل لەوەی کە ئێمە ئەگەریەوەی هەیە بەریەکەوتنیکی قورس لە نێوان ئێمە و ناوەندا دروست بێت بێتە ئاراوە و ئێمە ئامادەنین بۆ جەنگە ئێستا ئەوە پێم وایە ئەمە زەرێکی گەورە دروستەکات و ئەگەری هەیە کۆمەلگای کوردیش تووشی دوودەتبوون و سێدەتبوون بکات. یەکی لەو کاردانەوە ئەگەریەوە هەیە کە ئەو ناوچانێک کە ئێستا بەشێکی ناوچە داوڕاکان ئیداری کوردی تایە لە کەرکوب خانە قیوانە احتیمال هەیە ئەوانەمان لێ وەرگرنەوە بەشێکی ترەوەیە کە ئێمە حەشدی شعبی کە ئێستا کێشەیەکی گەورە هەیە لەبینی ئێمە و ئەوانە بانی متمانەیەک دروست نەبوو لە بینمانە ئەگەری هەیە ئەم حەشد و ئەم هێزە بەشێکی بێنە سونەکان ئێمە گوێچەڵ بە هێزە کوردەکان بکەن بە پێشمەرگە بکەن بەشێکی ترەوەیە کە ئابلوقی ئابووری ئەگەری هەیە ئابلوقی ئابووری دروستکرێت لەلایەن عێراق و لەلایەن وڵاتانی ئەقلیمیوانە و ئەگەری هەیە مەودای هاتوو چۆکردنی دەرگای فڕۆکەخانەکانەوانە کەم کرێتەوە چکە تاکو ئێستا ئێمە لەژێر ئێمە بەشێکی لە عێراق و عێراق بێ کۆنتترۆلی ئاسمانکە و جگە لەوانە ئەو کێشە هەڵپەسێرانی کە هەمانە لەسەر مەسلەی میزانی و نەوت و پێشمەرگە و ئەوانە ئەماکە ڕەنگە قورستر بێت و جگە لەوەی ئێمە بەشێک لە خەڵکی کوردستان کورد لە ناوچە عەربنشینەکانە ژین ئەگەر ڕەنگەی ئەوەی هەیە ئەگەریەوەی هەیە کامانش گێچەڵیان بۆ دروست بێ و ئاستەنگیان بۆ دروست بێ لە شوێنەکانی خۆیان نابمێنەوە. لە ڕاستیە ئەوەی ئێمەی بینین ئێمە لە بەرگەی کاردانەوەکان بە قورسیەگرین مەسەلەن هەر بۆ نمونە ئەگەر شەڕی داعش وەرگرین ئێمە لە شەڕی داعشە ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی و وەکو بانگەشەژەگرێ هەندێک دەوڵەتی هەرێمایەتی نەبوونایە داعش چۆن چوە ناو شەنگال بەو شێوەیەش ئەچوە ناو هەولێر و کێشەی گەورەی دروستە کرد بەڵام سەیرەکەن پشتیوانی نێودەوڵەتی و بەدەمەوە هاتنی بە پەلەی هەرێمایەتی وەکو ئەڵێن ڕێگر بوو لەمە لە ئەسڵا میلەتێک بیەوێ دەوڵەت دروستکە ئەبێ خۆی سوپایەکی هەبێت ئەو سوپایە بتوانێت هەرموو هەڕەشەیەک لەسەر ئەو میلەتە بوەستێنێ و ڕایگرێ مەسەلەن بۆ نمونە ئێستا ترسێکی زۆری خەڵگەیە لە حەشدی شعبی باشە بۆچی ئەبێ خەڵکی کوردستان لە حەشدی شعبی بترسن پرسیارەکە ئەمەیە بۆچی لێ ترسن لەبەرەوەی ئێمە هەست بە زوعفی خۆمانەکەین پێمان وایە سوپایەکمان نییە بتوانێت ینی معقولە ئێستا لە حەشدی شعبی معقولە دوای 26 ساڵ هێشتا خەڵک لە سوپای عێراق و لە حەشدی شعبی بترسێ ئێمە لە حەفتاکان و لە کورە لە چلەکانەوە خەڵکی کوردستان پێشمەرگایەتیەکە لە نەوەدەوە دەرفەتێکمان بۆ دروست بووە کە ئیشی با بڵێن خۆمان لە مەنتیقی خۆمان بەڕێوەی ئەبێت لە 2023ەوە دەرفەتەکە گەورەتر بووە پارە دراوە یعنی مەجای ئەوە هەبوو ئێستا ئێمە سوپایەکیونە بەهێزمان هەبێت کە ئەگەر ڕێفراندۆمیش بکەین دەوڵەتیش ڕابگەێنین هەڕەشەی سەربازیمان لەسەر بێت بە پشتیوانی ئەو سوپا بەهێزە ئێمە بتوانین ئەو ترسەمان نەبێت بەڵام ئایا ئێستا هیچ هێزێک گەرنتی ئەوە ئەیات کە خەڵکی کورد ترسیان لە حەشدی شعبی و سوپای عێراق و داعش و هاوشێوەکانی نەبێت ئێتا ئێسام گرنتیە نەدراوە پێویستم گرنتیانە بدرێت اینجا با بڵێن ڕیسکێکی لەو شێوەیە بکرێت هەموو کاتێک یعنی مرۆڤی کورد حەزی بە دەوڵەتێک هەیە کە هەیبێ بەڵام کێشەکە لەوایە وەکو قوتابیەکی ناچالاک لە بە شەو حەزی لەوەیە بەیانی دەرچێ بەڵام هیچ سعیەک ناکە هەتەنها خەونی پێوە بینێ خۆی کێشەیە ئێمە هێشتا دەوڵەتی کوردی وەکو خەونێک وایە دەوڵەتی کوردی ئەبێ پرۆژە بێت ئەبێ ئیش بێت کە تۆ پەرلەمانە دروست کرد سوپات دروست کرد دارایی بەقوت کرد ئابوووریەکی باشە هەبوو بەڵێ هەندێک وردەکاری هەرەمێنێت کێشە و مەشاکل بەڵام ئەگەر کۆمەڵێک بنەمای ئەساسی دروست کرد ئەو کاتە ئەگەر تۆ ئیعلانیشی نەکەی ڕاشی نەگەێنی بۆ خۆی ئەوە ئەبێ بە دەوڵەتێک ئەبێ بە دەوڵەتێکی دیفاکتۆ شتی واشمانەیە ئێستا تەیموری هەندێک ینی هەرێمی با بڵێن سیاسی هەیە لە دنیاە کە لە ئاستی هەرێمایەتی خۆیان وەکو دەوڵەت تەسەڕوفەکەن لە ڕووی لە ئومەی متحیدەوە ئاعترافیان پێ ناکرێت بەڵام ئەوان وەکو هەرێمێک کاروباری خۆیان بەڕێوە ئەبەن تەنانەت دیموکراسیشن
طبعا ئەمە گەربینە سەر ئەوەی کە ئێمە ئەو دەوڵەتە ڕاگەی خۆی لە ئەسڵا پرسیاری سەرەکی ئەوەی ئەو دەوڵەتی ئێمە ڕایگەێنین چ جۆرە دەوڵەتێکە کێشەکە لەوایە حتا ئێستا یەک کەس ئامادەنی ئەو پرسیارە بکە ئەو دەوڵەتی ڕایگەێنین چۆنە کەس ئەو پرسیارە ناکە کە مەفرۆزە ئەو پرسیارە بکرێت وەڵامی نییە بۆیە پرسیارەکە ناکرێت لەبەری وەڵامی نییە کەواتە ئەبێ ئێمە پرسیار بکەین کە دەوڵەت ڕائگەیەنین چ جۆرە دەوڵەتی ڕاگەیەنین ئایا مەسەرەن ئێمە هەرێمی کوردستانمان هەیە پەرلەمانی هەیە بەڵام توانای ئەومان هەیە پەرلەمانەکەی پەک بخەین توانای مەسەرەن بۆ نمونە سەرۆکی هەرێممانەیە شەرعیەتی لەدەزەیە ناتوانێت شەرعیەتی بۆ بە شێوەی شەرعیدا بنرێتەوە ئەم مەشاکیلانەمان هەیە گرنتی چییە کە بووین بە دەوڵەت ئۆتۆماتیکی ئەم مەشاکیلانە حەلەبێ هیچ گرنتیەک نییە طبعاً ئەگە بینە سەر ئەو کاتمان هەبێت کە ئایا دەوڵەت ئامانجە یا ئامرازە ئەوە لێرەش دوو ڕێی جیاواز هەیە و ئەتوانین لێ قسەی خۆمان بکەین